دوای 43 ساڵ لە ئەندامەتی وڵاتەکەیان هاوڵاتیانی بەریتانیا لە نێوان دوو بژاردەی مانەوە جێهێشتنیدا بژاردەی دووەم و سربەخۆبوونیان لێکێتی ئەوروپا هەڵبژارد. بەپێی ئەنجامی کۆتایی ڕێفراندۆمەکە کە 46 ملیۆن و 500 هزار کەس مافی دەنگدانیان هەبوو، زیاتر لە 17 ملیۆن و 410 هزار کەس دەنگیان بە جیابوونەوەدا کە دەکاتە ڕێژەی لە 51.9 هاوڵاتیانی بەریتانیا. لە بەرامبەریشدا 16 ملیۆن و 141 هزار کەس کە دەکاتە لە 48.1 دەنگدەران بۆ مانەوە لە چوارچێوەی یەکێتی ئەوروپادا دەنگیان داوە. ڕێژەی بەشداریکردنیش لە ڕێفراندۆمەکەدا لە 72.2 بوو. بەپێی ئەنجامەکان لە ژمارەیەک لە شارەکانی ئینگلتەرا لەوانە لەندەن، ئۆکسفۆرد، لیڤەرپوڵ، مانچستەر، لیدز لەگەڵ زۆرینەی دەنگدەرانی ئێرلەندای باکوور و سکۆتلەندا دەنگیان بەمانەوە داوە لە یەکێتی ئەوروپا. لە بەرامبەریشدا زۆربەی دەنگدەرانی شارەکانی ئینگلتەرا و وێڵز لەوانە بلاکبۆڵ، ویگان، واتفۆرد، شیڤیلد، نۆتینگهام، کانتبێری، بلیمۆس، ساوسهامپتۆن، بێرمینگهام دەنگیان بە چوونە دەرەوە داوە لە یەکێتی ئەوروپا. سەبارەت بە بڕیاری جیابوونەوەکەش جێرمی کۆربین سەرۆکی پارتی کرێکارانی بەریتانیا جەختی کردەوە مامەڵە خراپەکانی حکوومەتە یەک لە دوایەکەکانی وڵاتەکەی لە کەمکردنەوەی خەرجیەکان و کۆنتڕۆڵ نەکردنی دۆخی ئابووری و پەراوێز خستنی ناوچە هەژارەکان هاندەر بوون بۆ ئەوەی گەلی بەریتانیا بڕیاری جێهێشتنی یەکێتی ئەوروپا بدەن. دوابەدوای ڕاگەاندنی ئەنجامی ڕاپرسیەکەش پارتی ئۆپۆزیسیۆنی کرێکارانی بەریتانیا و ڕێکخرانی کەمپینی جیابوونەوە لە یەکێتی ئەوروپا داوایان لە دەیڤید کامیرۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا کرد دەست لە کار پێشێتەوە و بە زووترین کات ڕێوشوێنەکانی تایبەت بە جیابوونەوەکە ئەنجام بدات. لە یەکەم وتاریشیدا لە دوای بڕیاری جیابوونەوەکە دەیڤید کامیرۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند قۆناغی نوێی بەریتانیا پێویستی بە سەرکردەیەکی نوێیە و ئەویش تا مانگی تشرینی یەکەمی داهاتوو لە پۆستەکەیدا دەمێنێتەوە و پێویستە لەو کاتەدا سەرۆکوەزیرانێکی نوێ هەڵبژێردرێت. وتیشی ڕێز لە بڕیار و خواستی گەلی بەریتانیا دەگرێت. لە کاردانەوەیکی ناوخۆییشدا سەرۆکی پێشووی پارتی نەتەوەی سکۆتلەندا ڕایگەیاند پێدەچێت دوای بڕیاری جیابوونەوە لە یەکێتی ئەوروپا پارتەکەی داوای ئەنجامدانی ڕێفراندۆمێکی نوێ بکات بۆ جیابوونەوە لە بەریتانیا. ئالین فۆستەر سەرۆکوەزیرانی ئێرلەندای باکووریش بانگهێشتێکی جێگرەکەی بە ئەنجامدانی ڕێفراندۆمێک بۆ جیابوونەوەی ئێرلەندای باکوور لە بەریتانیا ڕەتکردەوە. لە یەکەم کاردانەوەی دەرەکیشدا لەبارەی جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا فرانک ڤالتەر شتاینمایر وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیاند ئەمڕۆ ڕۆژێکی کارەساتبارە بۆ بەریتانیا و سەرجەم وڵاتانی ئەوروپا. هاوکات یۆهان شنایدەر سەرۆکی سویسرا کە وڵاتەکەی ئەندام نییە لە یەکێتی ئەوروپا ئاماژەی بەوە کرد جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا گفتوگەکانی وڵاتەکەی لەباری قەیرانی کۆچبەرانەوە لەگەڵ بروکسل ئاڵۆسر دەکات. لەلایەکی ترەوە ئەمینداری گشتی هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ جەختی کردەوە. پێگەی بەریتانیا لە هاوپەیمانێتیەکە لە دوای جیابوونەوەی لە یەکێتی ئەوروپا وە خۆی دەمێنێتەوە. بەڵام پاولۆ جێنتیلۆنی وەزیری دەرەوەی ئیتالیا بە پێویستی زانی یەکێتی ئەوروپا گۆڕانکاری لە سیاسەتەکانیدا بکات تا دوا ڕۆژی یەکێتیەکە لە هەڵوەشاندن بپارێزێت. لەو چوارچەوەیدا دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا کە خۆشحاڵی خۆی نیشاندا بە جیابوونەوەکە ئاماژەی بەوە کرد هاوڵاتیانی بەریتانیا کۆنتڕۆڵی وڵاتەکەیان کەوتەوە دەستی. لە لایەکی ترەوە نورەدین جانیکلی جێگری سەرۆکوەزیرانی تورکیا ڕایگەیاند دەنگدانی هاوڵاتیانی بەریتانیا بە دەرچوون لە یەکێتی ئەوروپا سەرەتای هەڵەشاندنەوەی یەکێتیەکەیە. Meghatározó erejű kérdés az a bevándorlás kérdés. ڤیکتۆر ئۆربان سەرۆکوەزیرانی هەنگارێش باسی لەوە کرد خواستی هاوڵاتیانی بەریتانیا بە جیابوونەوە لە یەکێتی ئەوروپا ئەوە دەردەخات کە بروکسل گوێبیستی دەنگی گەلانی ئەوروپا نەبووە و چارەسەری گونجاویشی بۆ چەند پرسێکی گرنگ وەک پرسی پەنابەران پێ نەبووە. لە ئێستاشدا ژمارەیەک لە پارتە ئۆپۆزیسیۆنەکانی وڵاتانی یەکێتی ئەوروپا وەک هۆڵەندا و فەڕەنسا هاوشێوەی بەریتانیا داوای ئەنجامدانی ڕاپرسی دەکەن بۆ جیابوونەوە لە یەکێتی ئەوروپا. بەشێک لە چاودێرانیش پیان وایە پەتای جیابوونەوە لە یەکێتی ئەوروپا لە ناو ئەندامەکانیدا بڕێوەیە. کاروان شێخ موحسین NRT